بۆ زیاترکردنی سەعاتەکانی کارەبا و باشترکردنی خزمەتگوزاریەکان دانیشتوانی ناحی بیاری سەر بە پارێزگای هەڵەبجە خۆ پیشاندانیان ئەنجام دا و ڕێگای سەرەکی تەوێڵەیان داخست. یەکەم کارەبایە، دووەم دکتۆری پسپۆڕە شەو ڕۆژ لە نەخۆشخانەکەی هەبێ، سێم بەگەڕخستنی پرۆژەکانە تابەتی ڕێگای سەرەکی تێوەڵە سلێمانی و نەوتیش بۆ خەڵکی زایدەن جێگیرکردنی زمانی هەورامی لە ناو سیستمی پرۆگرامی وەزارەتە. کارەبامان نییە، نەوتمان نییە، منتیقەیەکی ساردەمە نییە، ئەم لۆریانیشە یەن و ئەڕۆن بە منتیقەکەی ئەمە زعاجیان کردوین. ئەبێ حکوومەت بزایە چارەسەرێکمان بکە. داواکاری سەرەکی خۆپیشاندەران دابینکردنی پزیشکی بەردەوام لە نەخۆشخانەکەیان و دەستپێکردنەوەی پرۆژەکان و سوودمەندبوونیانە لە مەرزی تەوێڵە. وەڵا براکەم 2 ساعت کارەبامانەیە، سوێن بەخوام ئێوارەیە بڵێم 10 جار کارەبا هاتووەتە و بڕاوەتەوە، یعنی ماقولێن لەسەر نان خواردن. ئەهلیەکەیشە لەبەر کارەبای ڕئیسی ئەویش مۆلیدەکە هەڵناکە، لەبەرەوەی 5 دقەیەتەوە 10 دقا بڕێ، 5 دقەیەتەوە 10 دقا بڕێ. ئەم گەڵابانەیش هەر ئیزعاجیان کردو، هەر خەڵکی بیارە ژیانی نەماوە. بڕۆ پرسیار لەوانە بکە کە ماڵیان لەسەر جادەیە، هەر خەوتنیان نییە، کۆرە ئیسراحەتیان نییە، مناڵ ناوێرە بێتە دەرەوە. جارێ ماسەخەت سەقانەمان هەر نییە تانە خۆشی دکتۆری پسپۆڕوانە بێمە یەک. دووەمیش ئەم هەموو خەڵکە توی بینی لە ساهشتا خڕیجی کولیەیە، ئێمە داوای کولیە و نەوتۆمانە ناکەین، ئێمە داوای 2 ساعت کارەباکەین. یعنی ئەم حکوومەتە 2 ساعت کارەبای نەبێ هیچ بەتەمای چی ینی؟ ساعتەکە چەندە کارەبا؟ 24 ژنە لە لای بە 24 باوینەماوە، کاکە ساعت 6 تا 7 بە مەزودی بیمانەرێ دوای 2 ساعتی کەمان بەرێ برا 2000 جارە بڕێ کارەبا. بەڕێوەبەری ناحی بیارە و بەڕێوەبەری کارەبای هەڵەبجە پاشەوە یاتنە نێو خۆپیشاندەران بەڵێنی جێبەجێکردنی داواکارەکانیاندا و بەڕێوەبەری کارەبای هەڵەبجە ڕایگەیاند زیادکردنی کاتژمێرەکانی کارەبا دەبێت لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاری لەسەر بدرێت. بەڵێ ڕاستە کێشەی کارەبا لە سەرانسەری هەرێمی کوردستانە هەیە و ناحی بیارەشێکی لەو چارەسەر هەرێمی کوردستان هەیە، کێشەی کەمی کارەبامان هەیە کە لە ڕاستیدا ناحی بیارە تایبەتمەندی خۆی هەیە، ناوچێکی گەشتیاریە، ناوچێکی سنووریە، ناوچێکی بازرگانیە، منتەڵەقێکی ئاینی هەیە. بۆیە ئێمە ئەوە بە تەواجدی جەنابی کاک سەعید کەدێرەیە چەندین جار داوامان کردووە و جەختمان کردو لەسەروی کە کێشەی کەمی کارەبا لە سووری ناحی بیارە چارەسەرکەن. خۆشبەختانە ئێمە دوایەوەش کە لەسەر خەڵ بین بەردەوام بەڕاستی جەنابیانەوە ئاماژەی بۆ یاوەسا باسی کرد کەوا ئەم کێشەی شاڵا بەم نزیکانە چارەسەرە بێ. وتمان کێشەی کارەبا کێشەیەکی گشتگیرە لە هەموو هەرێمی کوردستان ئەم کێشەیە هەیە، ئەم کێشەیە پێویستە ئەنجومەنی وەزیران بودجەی تایبەتی بۆ تەرخانکە بۆ زیادکردنی دابینکردنی سوتەمەنی بۆ ئەوەی مێگاواتی بەرهەمهێنان زیاو ببێ، ئەو کاتە ناحیەی بیارە ژۆ کۆموو ناحیەکانی تری کوردستان بەرنامەی کارەباکەی زیاترە بێ. بە قسەی دانیشتوانی ناحی بیارە ناوچەکەیان لە ڕووی پرۆژە و خزمەتگوزاری و ڕێگاوبانەوە وێرانە تا جێبەجێکردنی داواکاریەکانیشیان بۆ مافە سەرەتایەکانیان لە خۆپیشاندانی مەدەنی بەردەوام دەبن و ڕێگە نادەن هیچ بارەڵگرێکی مەرزی شوشمێ بە ناحیەکەیاندا تێپەڕێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی بیارە.